يعني هو ساحلي موضوعك Libro? دەستان خۆش. انشاءالله باشتری بەدوای ئەمە گرنگترین شتی نامینەر فلۆیە. نامینەر فلۆ یاسین سوڵتانی ئەکسەر سان. سڵاوتان لێبێ ئەمڕۆ ئێمە هۆڵی سێمی نەشتەرگەریمان لە نەخۆشخانەی ژنان و مناڵبوونی شاری هەڵەبجەی شەهید کردەوە و ئەم هۆڵە جیا لە هۆڵەکانی کە بە شێوەیەکی پێشکەوتوو کراوەتەوە و سیفاتی ئەوەی هەیە کە سیستەمی نێگەتیڤ پرێژر لامینەر فلۆیتیایە کە ئەمەوە ئاکات کە بە جۆرێک لە جۆرەکان هەوای پیس بە هیچ شێوەیە نەیەتەوە ناوەوە و ڕێگە ئەگرێت لە توشبوون بە هەوکردن لە کاتی نەشتەرگەریە و بە شێوەیەکی پێشکەوتوو و هەموو ئامێرەکانی بە شێوەیەکی ئەپدەیت و ستانداردی جیهانی تێدایە. ئێمە لێرە لەناو نەخۆشخانەی ژنان و مناڵبوون پێویستمان بم هۆڵە هەیە بەدەر لەوەی کە ئێمە خۆمان دوو هۆڵی کەمان هەبووە بەڵام باشیەکەی ئەوەیە یەک زیادبوون لە عەدەدی هۆڵەکان وە ئەکات کە بە جۆرێک لە جۆرەکان زەختی سەر نەخۆشخانە کەمتر بێتەوە هەتا هۆڵەکان کەمتر بەکاربێنن زیاتر ئەتوانین لە ڕووی تەعقیماتەوە ئیحتیمامی پێبین لە ڕاستیەکەیە و بەکاری ئەهێنین بۆ نەشتەرگەریە جۆرا و جۆرەکانی ژنان و خزمەتکردن بە ژنانی شارەکە بڵێ. دەرەوە بێت ئەوێ هەواگەر سەحبێت لەکوێ بۆ سەحبیەکان لەو سیانە مافروزە سێدانە بێت ئەو سیستەمەی دەبن ئەستەخانەی بەزەم هۆڵەمان هەیە ئەمە یارمەتی وایە کە هەوکردن کەمتر بێتەوە هەوکردن هەیە لە هەموو شوێنە بەڵام تۆ تا ڕادەی سفر نابێت هەوکردن هەبێت بەڵام هەندێک جار